سڵاو بینەران و بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکی ئێوە لەگەڵتانم. پرۆگرامی ئەمڕۆمان دەربارەی هۆشیاریە سەبارەت بە شێرپەنجەی مەمک کە تێدا باس لە هۆکارەکان و چارەسەرەکانی شێرپەنجەی مەمک ئەەکەین بە میوانداری دکتۆرە ئەژین هاشم، دکتۆرا لە نەشتەرگەری گشتی پسپۆری نەخۆشەکانی کۆم و مەمک. زۆر بەخێبی دکتۆرگیان. زۆر خۆشحاڵین کە ئامادی لەگەڵمانە. زیاتر سپاسدانەکەم. دکتۆرە سەرەتا بۆ دەست پێ بکەین بە پێی ئەزموونی بەڕێستان ڕۆژانە باوترین نەخۆشیەکانی مەمک چین کە ڕۆژانە بەڕێستان ئەیبینن؟ ئازاری مەمک. زۆربەی خانمان لە ژیانیانە لە فترەکانی ژیانیانە تووشی ئازاری مەمکە بن. ئیترم ئازارە شەر نییە گرەیەکی لەگەڵا بێت. زۆربەی وا هەستەکە کە ئازاری هەبوو کەواتە گرەیەکێ، ئەگەر ئەی چۆن ئەم ئازارم هیچیەکە فەحسیەکەی وەڵی گرێت نییە. بەڵام ئازاری مەمک ئیتر ئازارەکە سەبەبەکەی هەر چیەک بێ باوترین جۆری نەخۆشی مەمکە. دکتۆرە باسی گرێ و کرد. ئەمانە بمان باسکەی گرێ چییە و ئایا هەموو گرەیەک جێی مەترسیە؟ نا، گرێ خۆی کوتلەیە، ینی کۆبوونەوەی بەشێکی خانەیەترە و خانانە خانەی بەزەجارە هەر خانەی ئەتیادی مەمکەکەیە کۆ ئەبێتەوە لە شوێنێکی دیاریکراوە جاریوە بەدەست ئێمەش وا هەستی پێکین کە گرەیە. بەس کە بە فەحسەکانە بە ئەشیعە بێ بە سۆنەر بێ دوایەکەوین سێرەکەن هیچ نییە. جاری واشە بەڕاستی گرەیەکە هەیە. باوترینیان گرەی ڕیشاڵیە مەسەرەن لە خانمانە هەیە بەتایبەتی لەو تەمەنەی کە ئیتر پێی ئەڵێن تەمەنی کە ئافرەتەکە لەبارە بۆ مناڵبوون لەسەر 18 ساڵە بۆ نزیکی 45 ساڵ. جۆرەکانی ترچین؟ جۆرمان زۆرە. جاری وا هەیە ئیلتیهاب کۆبێتەوە. ئێمە دوومەڵمان هەیە، دوومەڵێک کۆبێتەوە بەتایبەتی لەو خانمانی کە تازە دایک و تازە مناڵیان بۆ شیر ئەیەن دەسەکەن بە شیردان. ئەم حاڵەتە ڕوئایە تووشی ئیلتیهاباتی مەمکەکە ئەبێ بەهۆی ئەو بەکتریانی لە دەمی مناڵەکە ئەگوازرێتەوە بۆ مەمکی دایکەکە. و هەنێک جارکە ئەگەر پشتگوێ بخرێت لەوانێ ببێتەوە هۆی کۆبوونەوەی ئیلتیهاباتێکی زۆر و جەراحەتێکی زۆر پێوترێت دوومەڵ. گرەی ترمان هەیە، گرەیەکان زیادە گۆشتە دروست دەبێت، چۆن لە شوێنەکانی تری جەستەی مرۆڤ دروست دەبێت لەوێشا دروست دەبێت. جاری وا هەیە لە ناو قەناتەکانە موشکیلەیەک دروست دەبێت. کەمترینیان شێرپەنجەی مەمکە، یعنی زۆربەی گرێکانی من گرەی پاکن، شێرپەنجەیی نین، بەشێکی کەمیان شێرپەنجەییە. دکتۆرە جیاوازی چیە لە نێوان گرێکانی کە شێرپەنجەییە لەگەڵ ئەوانەی کە شێرپەنجەیی نیە؟ گرەی شێرپەنجەیی هەستەکرێت ئەنی کەسێک ئەتوانێت جێکاتەوە تەنها ببینێت نەخۆشەکە خۆی نات ئەکید لەوانەیە هەست پێنەکە. ئێمە بەتایبەتی ئەگەر لە مەراحلی بدایەتە بێت کە تازە دەستی پێکردو گرێ شێرپەنجەیەکە لەوە چە نەخۆشەکە خۆی هەرستی پێنەکە. بۆیە باسی پشکنینی پێشوەختە ئەەکەین. بۆیە ئێمە دائیمە ئامۆژگاری خانمانەکەین کە لە 35 و هەندێک جار زۆربەی جار لەسەر و 40 ساڵەوەیە، بەڵام لە 35 لە هەندێک خێزانە ئەڵین ئەبێ بێن بۆ پشکنینی پێشوەختە بۆی جاری وای گرێکە ئەسڵ هەر دروست نەبووە، گۆڕانکاریەکی بچووکە و خەریکە وردە دروست دەبێت. یا ئێمە هەندێک حاڵەتمان هەیە لەوانەیە ببێ بە شێرپەنجە لە داهاتووە بۆی پێشی پێ بگرین بدۆزرێتەوە. ئەوانەی کە خانمان پێیان ئەڵین لە ماڵەوە ئێوە پشکنینی خۆتان بکەن بۆ ئەوەیە ئەگەر هەستیان بە ناڕەحەتیەک کرد، گۆڕانکاریە لە دەرەوەیە لە ناوەیە بەردەستیان بکەوێ، سەردانمان بکەن زوو. و هەندێک حاڵەتمان هەیە بەداخەوە خانمان بەهۆی ئەوەی شەرمێکی زۆر ئەکەن و ڕوویانێ بچنە لای دکتۆری پیاو، حاڵەتەکە زۆر پێشەکەوێت و گرەیەکی گەورە هەیە و شکلی مەمکەکە تێگەچێ، یا جاریوا برین دروست ئەبێ برینێکی گەورە لەسەر مەمکەکە. کۆم حاڵەتانەمان دەگمەن نییە ئەیبینین جاری وایە، ئەوە هیچەوە دیارەکە ئەمانە گرەی شێرپەنجەییە. دکتۆرە وەک ئەزانین کە مانگی دە تایبەتە بە هۆشیاری سەبارەت بە شێرپەنجەی مەمک و ئەمانەیە باس لە شێرپەنجەی مەمک بکەین. سەرەتا شێرپەنجەی مەمک چییە و هۆکارەکان چی؟ شێرپەنجەی مەمک و هەر جۆرە شێرپەنجەیەکی تر لە جەستەی ئینسانە دروست ئەبێ کە گەشەیەکی ناتەندروستی خانەکانی ئەو بەشەیە لە خانمەیەکە. مەسەڵەن شێرپەنجەی مەمک دروست دەبێت، یان پازە جارە لە پیاویشا دروست دەبێت. ڕاستەکەمە بەڵام دروست دەبێت. ئیتر ئەم گرێ وردە تەسیرەکاتە سەر جەستەی ئینسانەکان. ئەگەر دواکەوێت لەوانەیە ئەڵین شێرپەنجەکەی بڵاو بۆتەوە، دەرەجاتمان هەیە، شکلی مەمکەکە تێگەیە، جەستەی ئینسانەکە تێگەیە و زۆربەی جارەگەر پشتگوێ بخرێت تەبعاً ئەوە لەوانێ ببێت بەداخەوە بەهۆی بردننی نەخۆشەکە. هۆکاری زۆرە. سەرەتا بە هۆکارە بۆماویەکان دەست پێ بکەین. هۆکارە بۆماویەکان ئێمە کاڵین بۆماوی یعنی لە خێزانێکە هەیە. ئێمە بەهۆی هەندێک جیناتمان هەیە، لە هەندێک خێزانە جیناتمان هەیە، گۆڕانکاریەک تیا ڕوئەیە بەرکاوان و بەرکاتووی پیاڵن یا هەندێنەوە ئیترمان هەیە. لەوانەیە ئەگەر نەخۆشێک لە خێزانەکانە هەبێت توش ببێ، مەسەلەن بەتایبەتی دەرەجەی 1 سەن ئافرەتێک دایکی خوشکی دوو خوشکی توش بوو بێ، نەنکی توش بوو بێ، ئەمانە ڕاستە لە مەسەل دەرەجە 2، بەڵام هەر حساب بکرێ بۆ ئێمە
احتیمالی توشبوونیان زیاترە مانای ئەوە نییە لە هەر خێزانێکا هەبوو یعنی ئافرەتەیە دوو خوشکی و دایکیشی توش بۆ بەڵام خۆی توش نابێ بەڵام ئەوانە پشکنینی پێشوەختە بۆیان زۆر گرنگە سەردانیکردنی پزیشک بۆیان زۆر گرنگە بۆ ئەگەر خوا نەخواستە ببێ بە هۆکارێک بۆ دروستبوون لە ژیانیانە ئێمە پێشوەختە پێشی پێ بگرین و بە تایبەتی ئەو جیناتانە ئێمە لە هەندێک ئافرەتە هەمانە بەرکیان مەسەلەن پۆزیتیڤە بەرکاکانیان ئەوە لەوانەیە کە ئەڵێن پۆزیتیڤ یعنی گۆڕانکاریەک ڕوویاوە ئەم گۆڕانکاریە لەوانەیە لە مستەقبەلا زیاد لە سایە 85 تووشی شێرپەنجەی مەمک بێ و هەندێکجار شێرپەنجەی هێلکەدانیش لەبەر ئەوە وا بە باشتر ئەزانی نەسیحەتیان ئەکەین کە پێش وەختە ئەوان نەشتەرگەری لابردنی منکیا بۆ بکرێ بۆی احتیمالی توشبوون بە شێرپەنجەکەیان هەیە. دکتۆرە باسی پشکنینەکانە بۆ کرد ئایا لە کوردستانە ئەو پشکنیانە بەردەستن کە گۆڕانکاری لە بۆ ماوەکانە دەرەخن؟ پێشەوەی جوابی ئەو پرسیارە بۆ حەزەکەم هۆکارەکان تەواوکەم چونکە ئێمە هەندێکی ترمان هەیە مەسەلەن لە ئافرەتانە بەڵێ لە ئافرەتانە ئەوانەی کە سووری مانگانیان زوو دەست پێکە لە مناڵەیە یەکەم سووری مانگانیان زوو دەست پێکە و درەنگ ئەوەستێتەوە ئەو خانمانەی کە هەر مناڵیان نەبووە لە ئەساسە و ئەوانەی درەنگ مناڵیان ئەبێ لە سەر و 30 ساڵ و 35 ساڵ بەرەوسەرەوە مناڵیان ئەبێ ئەوانەی کە هۆرمۆنات زۆر بەکارهێنن بە تایبەتی هۆرمۆناتی ئیسترۆجین کە سەبەبێکی ڕئیسیە بۆ دروستبوونی شێرپەنجەی مەمک و لە پیاوانیشە ئێستا هەر هەیە ئەمە و یەکێک لە سەبەبەکان لە پیاوانە بەدەر لەوەی بۆ ماوەیی هۆکارێکی سەرەکیە بەڵام هەندێک جار گەنجەکانمان بە تایبەتی لەم سەردەمەیە بەکارهێنانی مادە و زەبەخشەکان بەکارن بۆ گەورەبوونی ماسوولکە و لە جێمەکان بەکارهێنن کە ئێمەش دەزانین کە ئەم ستیرۆید و ستیرۆید لە داهاتوو ئەگۆڕێ بۆ ئیسترۆجین هۆکارەکان زیاد دەکات و هەندێک حاڵەتمان هەیە ئەڵێ ینی کێشانی جگەرەی زۆر خواردنەوەی کوحوڵ کە لای ئێمە کەمە ئەم شتانە لە ئافرەتانە بە تایبەتی لەوانە ببێ بە هۆکارێک پشکنینی پێشوەختە ئێمە بە پێی خێزانەکە دیاری ئەەکەین مەسەڵەن ئافرەتێک ئێمە هەموو ئافرەتێک ئەگەر لە خێزانەکە هەر هیچ نەخۆشێکی شێرپەنجەی مەمکیان نەبوو بێ کەسی توش نەبوو بێ خۆشی هیچ سەبەبێک لە خۆیان نەبینێ بۆ توش بوون لە 40 ساڵی ترە بێ سەردانی سنتەرەکانی پشکنینی مەمک بکە سەردانی پزیشکێکی تایبەتی مەمکە بۆ ئەوی دڵنیا بێتەوە لەوەی کە ئایا سەبەبێک هەیە بۆ توشبوونی و ساڵانە ئەبێ سەردان بکە ئێمە لە 40 ساڵیەوە یەکەم ئەشیعە ئەگرین ئاشعی مەمۆگرام ئەگری مەمۆگرافی پێ ئەڵێن دوای ئەوە ساڵانە یا بەپێی حاڵەتەکەی گەر شتێک دیار بێ لە یەکەم مەمۆگرافیا نەسیحەتێکەین 2 مانگ جارە 3 مانگ جارە 6 مانگ جارە یان ساڵ جارە سەردانمان نەکاتەوە ئەگەر هیچی چیشی نەبێت هەموو 2 ساڵ جارێکە بێ سەردان بکە و مەمۆگرافەکەی بۆ دووبارەکرێتەوە لەو خێزانانەی کە نەخۆشیان هەیە کە سەبەبێکی گەورەی وەکو بۆ ماوەیی لە خێزانەکەی ئەبۆی تووشی شێرپەنجەی مەمک بێ ئەوە طبعاً بە پێی توشبوونی یەکەم کەسی نزیکی نەخۆشەکە تەمەنەکەی ئەبێ نەسیحەتیانەکەین لە تەمەنی لەوانەیە زووتریش ئێمە زل لە 40 ساڵ پێیان بڵێن کە سەردام بکەن و هەموو خێزانەکە یعنی گەر ئافرەتێک لە خێزانێکا توش بێ بە خوشکەکەی بێت دایکی بێت هەندێک جار پورەکانیشی بێت پور و پورزە هەرچەنە یعنی سەبەبەکە دوورە بۆ پور و پورزە بەڵام هەر وجودی هەیە. دکتۆرە با بچینە سەر بابەتەکانی شێوازی ژیان ئەو هۆکارانە چین کە ئەگەری توشبوون بە شێرپەنجەی مەمک زیاد دەکەن؟ شێرپەنجەی مەمکی وەکو هەر نەخۆشیەکی تر کە ئەڵێن نەخۆشی شێوازی ژیانێکی تەندروست لەوانەیە ڕێگر بێ ئەڵێن لەوانەیە بە تایبەت یعنی هیچ هۆکارێک نییە هیچ خواردنێک نییە بڵێن ئەمە لە 100% دەبێت هۆکاری توشبوونی شێرپەنجە یا ئەگەر نەیکێ ڕێ لە توشبوونی ئەگرێ بەڵام مەسەلەن وەرزشکردن لە هەموو تەمەنێکە لە تەمەنێکی زۆر دەست پێ بکەیت ژیانت تەندروسترە جەستت تەندروسترە لەبەرەوە ئەکید ئەبێتە هۆی کەمکردنەوەی توشبوون بە هەر نەخۆشیەک و لە ناویشانە شێرپەنجەی مەمک جگەرە کێشانمان باس کرد خواردنەوەی مادە کوحولیەکانمان باس کرد وەگوتم لای ئێمە لە ئافرەتانەکەمە بەڵام لە دەرەوە ئەمە زۆرە خواردنەکان کێشی جەستە ئەوانەی کە کێشیان زۆرە لەوانەیە ببێ بە سەبەبێک نەکسی یارمەتی دەرێک بۆ دروستبوونی شێرپەنجەی مەمک بەهۆی دروستبوونی زیاتری ئیسترۆجین لە جەستەیانە لە خانە چەوریەکانە لەبەرەوە ئەوانە هەمووی هۆکارێکن هیچ خواردنێک نییە بە تایبەتی بڵین نەخۆشەکە ئەم خواردنە بخوا ڕێگر ئەبێ لە دروستبوونی شێرپەنجەی مەمک یا ئەگەر نەیخوا ڕێی پێ ئەگرێ لەبەر ئەوە یعنی ناتوانین بە تایبەتی من گوێم لەبۆ لە تەلەڤیزیۆن ئەڵێگەر شێرپەنجەتە بۆم خواردنە بخۆ پێویستە بە عیلاج نییە ئەم شتانە هیچی وجودی نییە و ڕاز نییە لەبەرەوە ئەکید ینی شێوازێکی تەندروسترە بۆ هەموو نەخۆشی. دکتۆرە سەبارەت بە هۆکارە ژینگەیەکان بۆ نمونە کەرەستەکانی جوانکاری یاخود پلاستیک ئایا ئەمانە هیچ ڕۆڵێکیان هەیە لە زیادبوونی توشبوون بە شێرپەنجەی مەمک؟
يعني تا ئێستا دراسەیەک نیە ئەمە لەسەر دراسات و قسە ناڕۆین يعني مثلا قسەیەک ناکرێت و بەس خەڵک ئێڵە لە تەلەڤیزیۆن زۆر گوێم لێ بێ لە سوشیال میدیایە ئەبێ دراسات بێت ئیسپات کرابێت تا ئێستا ئیسپاتی وان نییە بەڵام طبعاً مادە جوانکاریەکانیش هەندێکیان بە تایبەتی ئەوانەی کە سەرچاوەکانیان دیار نیە مادی زیان بەخشیان تایە و ئەبنە هۆکاری زۆر نەخۆشی لەوانەیە لە داهاتووە ئەوە بسەلمێنرێت کە لەوانەیە یەکێ لەوانە تووشی شەرپەنجەی مەم ببێت یارمەتی دەرئەبێ ناتوانێت بەتەنیا تووشکە بەڵام وەکو یارمەتی دەرە یارمەتی دەر. دکتۆرە هیچ جیازێک هەیە لە نەتەوەکانە بۆ نمونە خەڵکانی وڵاتێک زیاتر تووشی بن یاخود کەمتر؟ جاران باس دەکرا بەڵێ لە هەندێک نەتەوەیە بەڵام ئێستا ئەوەی کە دیقەت دەدەین لە زۆربەی نەتەوەکانە هەیە زیاتر پەیوەندی بە شێوازی ژیانەوە هەیە بەڵێ لە بوونی بۆ ماوەیەکانەوە هەیە لە خێزانەکانە چکە دیقەت ماوە کە باسیەکەن ئەڵێن فلان نەخۆشی لە گریمان ئەڵێن لە نەتەوەی کووردا کەمە یان لەم شەرقی ئەوسەتا کەمە نەخۆشەکان پاڵی لێن ئەڵێ دکتۆرە جا خۆ لە ئێمە کەمە لەبەرەوە من بەباشی ئەزانم زۆر نەچینە ئەو تەفاسیلەوە بۆی نەخۆشەکانمان سەر نەکەینەوە لە پشکنینەکان. دکتۆرە ئێستا ئەنیمێشتێکمان هەیە کە تیا باس لە پشکنینی خانمانەکەین بۆ شەرپەنجەی مەمک ئەگەر بینەر بین پێکەوە پێمان بڵێ کە خانمان چۆن پشکنینەکە ئەەکەین و ئێوە لە کلینیک چۆن پشکنین بۆ خانمانەکەن. ئەمە پشکنینی خۆیانە ئێمە دایما ئامۆژگاری خانمەکان هەین کە لە ماڵەوە بیکەن زۆربەی جارپیان ئەڵێن بە پێوە بۆستم بەرامبەر بە ئاوێنەیە بۆکەم طبعاً بەشی سەروان ئەبیان جلیبیان لە بەرانە بێ پێشتر پێشەوەی هیچ شتێک بکەن خۆزگە ڕابگیرایە لەوەیە ئەبێ خانمەکە سەیری خۆیکە سەیری شێوازی مەمکیکە هەموو خانمێک جستەی خۆی لە هەموو کەسێک باشتر ئەناسێ سەیری کە بزانێ هیچ گۆڕانکارێک ڕوویاوە لە شێوازی دەرەوەیە مەسەرەن لە پێستەکەی ڕەنگی گۆڕاوە سەیری گۆی مەمکەکەی ئەکا بزانێ ڕەنگی گۆڕاوە هیچ برێنێکی پێوەیە ئەوەی کە بەچاو ئەبینرە یەکەم جار بەچاو سەیری خۆتەکەی گۆڕانکاری لە گۆی مەمکەکەیە لە دەوروبەری گۆیەکەیە لە پێستی دەوروبەریە شوێنێکی لە شوێنێکی زیاتر بەرزە ئالتەر ئێمە قەبارەی مەمیەکێکیان لێکەڵیەکێکیانە فەرقی هەیە لە زۆربەی خانمانە هەندێک جار ئەو گۆڕانکاریە زۆر وایە جیاوازی هەیە لە ساڵانی پێشووتر لەبەرەوە خانمەکەستی پێکە و زۆر خانمیشمان هەیە کە زۆر وریان و زیرەکن و ئاگیان لە خۆیانە یان ئەڵێن ئەم حەجمی ئەم مەمکەیانم زیای کردووە لە پڕلەمەیان زۆر زیاترە ئەمە زۆر مهمە اینجا ئێمە بە خانمەکە ئەڵێن لە بەرامبەر ئاوێنەکە سەیری خۆتکە وەکو ئێستا پیشانیە دەست بەرزکەرەوە بزانە هیچ شوێنێک ئەگۆڕێ لە مەمکەکە بەعزە جارێک گرەیەکە بێ پێستەکە و ئەو بەشە لەگەڵ خۆیان ڕاکێشێ چاڵێک دروستە بێ لە مەمکەکە ئەوە نیشانەوەی مشکلەیەک هەیە لەوەیە یا قەباری مەمکەکان یەکێکیان فیکسە ناچێتە سەرەوە نایەتە خوارەوە لەگەڵیا و طبعاً لەگەڵیشیە ئەگەر بۆی بکرێت سەیری ژەرباڵەکانی ئەکات دوای ئەوە ئێمە لە مەمکە ئەیکەین بە 4 بەشەوە و ئامۆژگاریەکەم بیکەن بە 4 بەشەوە یا بەشی سەر و بەشی خوارەوە بۆ ئەوەی پشکنینەکەیان ئاسانتر بێ یەکەم جار دەست پێکەین بە بەشی ناوەوە ناوەی بەشیەکەم یەکەنەگەر بکرێت بە 4 گۆشە و 4 گۆشەی ناوەوە لەوێ بەم 3 پەنجەیە لەم بەشەی ئەمانە ئەبێ هەستی پێکە گەر ڤیدیۆکە بڕوا پیشانی ئەیات و ئێمە زۆربەی شەرپەنجەکان لە بەشی سەرەوە بە تایبەتی بەشی سەرەوە و دەرەوەی مەمکەکە توش ئەبێ لەبەرەوە ئەڵێن دەست پێ بکەن ئەتوانێ لێرە باسی ئەوەکە بە سابوون یان ئەمە سابوون تەمەن ئەمەگەر لە حەماما بێ یا بە کرێمێک ئەگەر وابێ ئەگەر نەژبێ گرنگ نییە لە بەشی ناوە دەست پێکە بە 3 پەنجە لە بەشی ئەم 3 پەنجەی بەشی ناوەی شوێن بە شوێن وا باشە خانمەکە زۆر وریا ببوو هیچ شوێنێکی بیر نەچێ جێگە بە جێگە لەگەڵ یا ئەڕوا وەکو میلی کاتژمێر با بڵێن ڕێگەیەک بۆ خۆی دابنێ بە میلی کاتژمێر لە بەشی ناوە دەست پێکە بۆ بەشی دەرەوەیان طبعاً ئەمە هەمووی سەرەوە و بەشێکمان هەیە ئێمە لە مەمکار نزیکی ژێرباڵە زۆربەی جار خانمان بیریانە چی ئەوەش بەشێکە لە مەمت ئەبێ لەوێ شاوەکو ئێستا پیشانی ئەیات ئەمەش هەر پشکنینی بۆ بکرێت لەوێ هەست بە هەر گۆڕانکاریە بکرێتەمان کە ئەمە باسەکەی خانمان پێشتر ئەمەیان کردووە ئەزان نۆرمەڵەکەیان تەبیعیەکەیان چەنە لەبەرەوە ئەگەر شتێکی تازە و جیاوازیان بەردەستکەوێ هەستی پێ ئەەکەن پێی ئەزان و لەبەرەوە طبعاً دوایەوە بێ سەردانی پزیشک بکەن ڕێگەیەکی تر طبعاً بۆ پشکنین ئەوەیە کە نەخۆشەکە پێی ئەڵێن پاڵکەوە لەسەر پشت دەستێکی ئەتوانێت بخاتە ژێر ئەو دەستی ئەو مەمکەکە پشکنینی بۆکە بخاتە ژێر سەری و بە دەستەکەی تری بەشی خوارەوە کە ناوە و دەرەوەی خوارەوەکە دەست بە پشکنین بکرێ هەر بەر 3 پەنجەکە چۆن لەسەرەوە کردی و جێگە بە جێگە بۆ هیچ شوێنێکی بیر نەچێ لە هەر جێگەیەک هەستی بە گۆڕانکارێک بە جیاوازیە کرد تەمان ئەو کاتە بە سەردانی پزیشک بکە هەروەکو لە ڤیدیۆکەیە دیارە لە ناوە دەست پێکەی بەشی خوارەوەی ناوەوە
هەمووی طبعا قەبارەی مەمک جیاوازە لە خانماکە هەیە بچووکە لەوانێ زووتر تەواو بێ مەسەلەن ئێمە بچوو دایکێکە مابوو دایکی تۆزە مەمکەکەی بە حکمی مناڵی زۆر بوو شیریا بوو ئەوی دایکم زوو تەواو بێ 5 دقەی پێچێ دایکەکە گلەیەکرەوە 20 دقەی پێچێ تر بە پێی قەبارەی مەمکەکە ئەمە ئەگۆڕێ لە ناوە دەست پێیەکەی بۆ دەرەوە بەشی خوارەوە و دیسانەوە طبعا ئەو بەشێکە نزیکە لە ژێرپاڵەوە. دکتۆرە لە ڕێی کاتەوە کەی ئەم پشکنە ئەنجام بدرێت و چەند جار ئەنجام بدرێت لە ماوەیەکە بۆ نمونە؟ لە مانگێک هەر یەک جار باشە زیاتر نەبێ و زیاتر ئەو کاتانەی کە تازە لە سووری مانگانە تەواو بووە بۆی مەمکەکەمە ئەزانین خانمان پێش سووری مانگانە هۆر بەهۆی تەسیری هۆرمۆنات و مەمکەکانیان ئاوسێ لەوانەیە ئازارێکیان هەبێت نەتوانن پشکنینەکە بەباشی بکەن بەڵام لە دوای سووری مانگانەمانە هەمووی هادێ ئەبێت و قەبارەی طبیعی مەمکەکە و شێوازی طبیعی مەمکەکە لە دوای سووری مانگانەوەیە بە تایبەتی هەفتەی یەکم. دکتۆرە ئەگەر بچینە سەر چارەسەرەکان بۆ شەرپەنجەی مەمک و سەرەتا بە گۆڕینی شێوازی ژیانەوە پێمان خۆشە چەند ڕێیەکمان پێ بڵێ کە شێوازی ژیان سوودی هەبێت بۆی چارەسەری شەرپەنجەی. وەڵاهی پێشەوە لەسەر پشکنینەکانمە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئێمە تەڕاییمان هەیە لە گۆی مەمکەوە گۆی مەمک بەشێکی زۆر گرنگی مەمکە لەگەڵیان لە ژێرباڵیشە تەمانە بێت دەست بەرێ بۆ ژێرباڵیشی ئێمە گواسی ئەوەمان کرد کە سەیری گۆیەکە بکە سەیری دەوروبەرەکەی بکە لەگەڵیشیە ئەبێ بیگوشێ بۆی بزانین هیچ تەڕاییەک هەیە ئیتر تەڕاییەکە ڕەنگەکەی زۆر گرنگە بۆ ئێمە هەر ئاوە زەردە سپیا بەڵێ سەوزمان هەیە کە زۆر باوە و زۆربەی لێ ئەترسن کە ئەمە حاڵەتێکی زۆربەی ئافرەتانە هەیە و لەگەڵیشیا خوێنمان هەیە ئێمە هەر تەڕاییەکە بێ سەردانمان بکەن بەڵام ئەگەر خوێنەکە بوو ڕەنگێکی تۆخ بوو ئەوە تەمان نابێ هەر دوای خاتوو زووتر سەردان بکە. شێوازی ژیان وەکو باسمان کرد یعنی هەر شێوازێکی تەندروستی ژیان بۆ خانمان گرنگە وەکو هەر نەخۆشیەکی تر لەوانە وەرزشکردنە نەکێشانی جگەرەیە نەخواردنەوەی مادە کحولیەکانە ئیتر ئەگەر لێرە هەبێ یان گرنگە ینی خانمان ئەمە بزانن بە ڕێژەی زۆر بە تایبەتی شوکردن یعنی ئێمە ئاڵین کە شووی کرد عادەتەن مناڵی یەکەم ئەگەر لە 25 ساڵە ببێ زۆر باشە یعنی هەندێک خانم هەیە شوەکەن و دوای 5 ساڵ 10 ساڵ مناڵیان ئەبێ و دوایەوە پێویستیان بە هۆرمۆناتێکی زۆرە بۆ مناڵ بوون ئەمانە شێوازێکی تەندروست نییە ئەگەر شووی کرد طبعا مناڵین لەبەر ترسی ئەوە خێرا بڕۆ شوو بکە و مناڵە ببێ بەڵام ئەگەر بۆی گونجاوە باشترە لە 25 ساڵیە یەکەم مناڵی ببێ بەلایانی کەمەوە و طبعا شیردانیش شیربا بە مناڵەکەی شیردانی سروشتی ئەوە زۆر گرنگە. دکتۆرە ڕێگە چارەسەرەکان هێڵەکانی چارەسەرکردن بۆ شەرپەنجەی مەمک بە شێوەی گشتی چین؟ چارەسەری هەر خانمەیەک لە یەکەم دەقەوە دەست پێکا کە یەتە لای تۆ ئیتر ئێمە پشکنینی خۆی کردوگریمان دوایەتە ئێمە بەدەست پشکنینی بۆکەین ئەگەر هەست بە گریمان هەست بە گرەیەک یا هەستیشی پێنەکەی لە 40 ساڵ بەرەو سەرەوە بێ 40 ساڵ بەرەو سەر بەڵێ پشکنینی پێویستە ئێمە بە مەمۆگرافی دەست پێەکەی ئەگەر هیچ مشکلێکی تری نەبێ و لە خێزانەکانیانە نەبوو بێ بە مەمۆگرافیەکە دەست پێەکەین لە مەمۆگرافیا زۆربەی حاڵەتە نەخۆشیەکانمان بۆ دەرەکەوێ هەست بە گرەیەک بکەین خەتوەی دوای ئەوەمان ئەگەر چەند گرەیەک بێ لەوانەیە پێویست کات ئەشعەی ڕەنینیشی بۆ بکەین لە هەمووی ببوورە گرنگتر زەرعە کە ئێمە بڵێن نمونەی لێوەرەگرین بەڵێ نمونەی لێوەرەگرین و پزیشکی تایبەت بۆمان ئەخوێنێتەوە بۆی پێمان بڵێ ئەم گرەیە پاکە یا شێرپەنجەییە ئەگەر شێرپەنجەیی بێ چ جۆرەکە و لەسەر ئەساسی قسەکەی ئەو لەسەر ئەساسی ئەو پشکنینە ئەشعەیانی کە دوای ئەوە پێویستە ڕێگە چارەسەرەکەی بۆ دائەڕێژرێ. ئێمە لە سلێمانیە خۆشبەختانە بە تیم قەرار لەمایین تیمێکمان هەیە کە پزیشکی نەخۆشیەکانی مەمکیتیە پزیشکی نەشتەرگەریتیایە و پزیشکەکانی نەخۆشخانەیتیایە کە ئۆنکۆلۆژیان پێڵێن و هەر لەگەڵ ئەوانیشە جەماعەتی ژیانەوە پزیشکە بەڕێزەکانی ئەوانیشی تایە کە چارەسەر بە ئەشیان زۆربەی جار لەوانەیە پێویست بە کیمیاییەکە ئەگەر خانمەکە زوو بەدەبینەوە هاتبێ یا ئێمە لە پشکنینە پێشوەختەکانە دۆزی بێتمانەوە تەنها بە نەشتەرگەری نەجاتی ببێ هەندێک جاریش طبعا ئەوەی لای ئێمە بەردەستە زۆربەی ئەو چارەسارانەی کە لە جیهانە هەیە بۆ شێرپەنجەی مەمک لای ئێمەش هەیە خۆشبەختانە لەبەرەوە خانمێک پێویست ناکات تووشی دڵڕاوکی و ناڕەحەتی ببێ یەکسەر بیر لەوە بکاتۆ بچم بۆ کوێ لەکوێ عیلاجی بکەم ئەگەر سەر لە خۆی تێکنەیە کە سوکارەکەی پشت و پەنای بن و سەپۆرتی بکەن و لەگەڵ یا بن و سەری لێ تێکنێن ئەم وایوت و ئەم وایوت بە قسەی ئەملا و ئەولا چارەسەرەکەی ئاسانە ڕێگەی کە ڕاگەسە ڕێگەیەکی ناخۆشە دەستنیشانکردنی نەخۆشیەکە هەر خۆی ناخۆشە کە بە نەخۆشیەکەڵی شەرپەنجەت هەیە بەڵام پاڵپشتی دەرونی پاڵپشتی خێزانی زۆر بۆی گرنگە هەندێک حاڵەتمان هەیە کە درەنگ بەدەمیەوەی یا نەخۆشەکە هیچ نیشانێکی تری نەبوو لای ئێمەش لەوانەیە ئێمەش درەنگ پێی بزانی ئەو کاتە پێویستەکە لەوانەیە چارەسەری کیمیایی چارەسەری ئەشعە وەرگرێ پێش نەشتەرگەریەکەی دوای ئەوە نەشتەرگەری ئەکرێت و زۆربەی جار لە دوایەوەش دیسانەوە پێویستی بە کیمیایی و هەم بە ئەشعە.
دکتۆرە وەک بەڕێستان باستان کە خۆشبەختانە لە نەخۆشخانەی شار سنتەری مەمکەیە کە لە خزمەتی هاوڵاتیانن حەزەکەین بمان باس بکەیت ئەو خزمەتگوزاریانە چین کە پێشکەشی هاوڵاتیانەکەن. ئەوەی کە پێویستە لە شەرپەنجەی مەمکا بکرێ لای ئێمە هەمووی ئەکرێ یعنی هەر لەو دقیقە نەخۆشەکە داخڵی ئەبێ فایلی بۆ ئەکرێتەوە بە پێی حاڵەتەکەی پزیشکێک ئەیبینێ پشکنینی پۆی ئەکا قسەی لەگەڵاکە پرسیاری لێەکە دوای ئەوە ئەنێنرێ ئەگەر تەمەنەکەی گونجاو بە ئەینێرین بۆ مۆمۆگرافی گونجاو نەبێ بۆ سۆنەرە بۆ ئەشعی ڕەنینە کە ئێمارای پیاڵین بە پێی پێویست دوای ئەوە وەرگرتنی نمونونەکانە کە زۆربەی جار ئێمە گەر نەخۆشەکە خۆ رازی بێ هەر لێوێ بۆی ئەکرێ ڕاستە مەسەر هەفتەی 2 هەفتە مەوعیدی بۆ دانین بەڵام بۆی ئەکرێ و دوایش بە پێی پێویست چارەسەری بۆ ئەکرێ لە بەڕێککەوتن وەکو پێم وت بە تیم قەراری لێدرێ بەڕێککەوتن لەگەڵ پزیشکە بەڕێزەکانمان لە هەموو پسپۆڕیەکانە و خۆشبەختانە کۆمەڵێک پزیشکی نەشتەرگەری ئافرەتمان هەیە کە پێویستە خانمان ئەنگ پێویست ناکە ئیتر شەرم بکەن لە سەردانکردنی پزیشکەکان. ئەکید ئێمە زۆر حاڵەتمان هەیە و باسم کرد بەهۆی شەرمکردنەوە زۆر دواکەوێ هەرچەندە من لەگەڵ ئەوەیان نیم یعنی بە نەخۆشەکانیشی مەڵم بۆ نەخۆشی تریشکەیەنە لام ئەڵێن 10 ساڵە ئەم نەخۆشیەمان هەیە و قسەمان نەکردووە گلەیان لێ یەکەم پزیشک ئافرەت بێ یا پیاو بێ نەخۆش بەڵێ نەخۆش بە خوشک و دایکی خۆی ئەزانێ حتا پیاوەکەش قەت ئەوە دوامەخ ئەگەر پزیشکێکی ئافرەتە دەست نەکە و سەردانی دکتۆرێکی پیاو بکە زۆر بە دڵێکی مطمئنەوە بەڵام لەخوا بەزیابێ ئێستاش پزیشکی ئافرەتمان هەیە زۆرمان هەیە وردە لە زیادبوونیشە لەخوا بەزیابێ لەبەرەوە ئەو بیانوەش نەماوە ئەتوانێت زوو سەردام کە زوو دوایکەوێ بۆ حاڵەتی خۆی دەستنیشانکردنی نەخۆشەکەی حاڵەتێکی ترمانی نەخۆشەکەڵێ وڵا پێیان وتم ساڵە لەمە پێش پێیانتم گرەیەکی هەیە بڕۆ دوایکەوە بەس نەم کردو ترساوم نەکا شتێکی خراپ دەرچێت. دکتۆرە چەنە گرنگە زوو ئەم نەخۆشە دەستنیشان بکرێ ئایا ئەمە کاریگەری هەیە لەسەر دەرئەنجامی چارەسەرەکان؟ زۆر دەرئەنجامیە ینی دەرەنجامەکەی زۆر گەورەیە بەڵێ وەکو باسم کردمە نەخۆش خۆی هەراستی بە هیچ نەکردو ئەی دۆزینەوە ئەمە لەوانەیە بە چارەسەرێکی بە نەشتەرگەریەکی بچوو بەشێکی بچوو بەس ئەو بەشە لا ئەبین نەجاتی ئەبێ نەخۆشمان هەیە خۆی هەستی پێەکە گرەیەکی بچووکە چەند سانتیمەتر چووکە قەبارەی گرێکە بۆ ئێمە گرنگە لە دەستنیشانکردنی چارەسەرکردنەکەیە کە 2 سانتیمێک و بچووکترە چارەسەرەکەی فەرقی هەیە لەوەی لە 2 سانتیم و 4 سانتیم و 5 سانتیم زیاتر بێت لەوەی گرەیەکە تانە بۆ بە دووتانە بۆ بەسییان تالاکەی تری نەگرتووە تا نەچوە بۆ ژێرباڵی و هەندێک حاڵەتمان هەیە زۆر بەداخەوە بڵاو ئەبێتەوە بۆ پشتی ئەچێ بۆ قاچی ئەچێ بۆ ئێسقانەکانی مەبەستم یان بۆ بەشی تری جەستەی تەمەنەمانە حاڵەتەکان دو ئەخا و دەرەنجامی نەخۆشیەکە یعنی ئێستا شێرپەنجەی مەوێن بە نەخۆشیەکی چارەسەرکراو داانرە یعنی ئەگەر زوو بەڵێ یعنی نەخۆشەکە پێویست ناکە یەکسەر زراوی بچە بڵێ وەڵام من نەخۆشی شەرپەنجەی مەمکم هەیە خۆشبەختانە شەرپەنجەی مەمک یەکێکە لەو نەخۆشیانی لەو شەرپەنجانی کە چارەسەری هەیە ئەگەر زوو بە دەبیەوە بچی دڵڕاوکێ و توش ناکە کە ئەڵێن زوو یعنی ناکرێ من بە نەخۆشی بڵم تۆ گرەیەکت هەیە پێویستێ بەوەیە نمونەی لێوەرگری ئەو دوای 6 مانگ بێتەوە گرەیەکە گەورە بۆ ناڕەحەتی کردووە 6 مانگ لەگەڵ مانگێ لە 6 مانگ لەمە پێش زۆری فەرقە. دکتۆرە چارەسەرەکانی شەرپەنجەی مەمک چۆن کاریگەریەکەن لەسەر مناڵبوون و ئایا ئەو بژاردانە چییە بۆ کەسانی کە چارەسەر وەرەگرن و ئایانە مناڵیان بێت؟ بەپێی حاڵەتەکەیە طبعاً ئێمە هەندێک خانممان هەیە ئێمە ئەڵێن ئەوانی کە شێرپەنجەی مەمکیان هەیە لە دوای چارەسەرکردن وا باشترە بەلایانی کەمەوە 2 ساڵێک بۆسن بۆ ئەوەی سک بکەنەوە مناڵ بن ئێمە قانونێکمان نییە بڵین خانم کە شێرپەنجەی مەمکیە بۆی تر ناتوانێت مناڵی ببێ چونکە جاری وا لە تەمەنێکی زۆر زووە دەست پێکە کە هێشتا هەر مناڵی نەبوو ئەو خانمە بەڵام ئەبێت تۆزێ سەبر و تەحملی هەبێ بەپێی چارەسەرەکان مەسەرەن چارەسەری کیمیاییە هەندێک جار چارەسەری هۆرمۆنیمان هەیە چارەسەر هۆرمۆنیەکە لەوانی 5 ساڵ ئێمە بێن بە نەخۆشەکە ئەوە وا بەشترە ساڵە 2 ساڵ لە دوای ئاخر ڕۆژی چارەسەرەکەی و چاوەڕێکە اینجا سبکە بەدڵێکی مرتا و طبعا لەژێر چاودێری هەم پزیشکی ژنان و مناڵبوونەکەی هەم پزیشکی نەخۆشەکانی مەمک ئەتوانێت زۆر بە دڵنیاییەوە مناڵی ببێ. دکتۆر ڕێنمایی چێ بۆ هاوڵاتیان یاخود بۆ کەسوکارەکان کە گرنگی تەندروستی دەرونی و پاڵپشتی و سۆزداری دەرونی بۆ کەسانی کە تووشی شێرپەنجەی مەمک بوونە تا چەندێک کاریگەری هەیە؟ زۆر کاریگەری هەیە زۆر گرنگە بەداخەوە ئێمە لەبەرەوەی ئەو پەیوەندێکی تونند و تۆڵ هەیە لەناو خێزانە ئەمە ینی جێگەی دڵخۆشیە بەڵام زۆر سەر ئەخەنە سەر نەخۆشەکە یعنی جاری وایە من نەخۆش هاتۆ بۆلام هەستەکەی شخصەتێکی بە قووەتی هەیە یەکێکی لەگەڵا مێردەکەیەتی برایەکەیەتی خوشکێتی زۆربەی جار مێردەکانیان لەگەڵا کە پێیان ئەڵێی زۆر بەهادی تەمان ڕێگەی خۆی هەیە پێوتن ئەوانە بڵێ وەرە تۆ شێرپەنجەی مەم کەتێ و بێ مەمکە ببڕمەوە ئەمە ڕێگایەکی دروست نییە بەڵام بەهادی کە تیانەگەینی سێرەکەی نەخۆشەکە زۆر هادی ئەوەری ئەگرێت و چەند جارێک شات و چۆت ئەکاتەوە کە کەسوکار پێی ئەزانێ ئەبێ بیزانێت چونکە من حاڵەتێکی گەورەیە و پێویستی بە پاڵپشتی دەرونی هەموو خێزانەکەیەتی مادی و معنەوی
کە خێزانەکە پێی ئەزان یەکی ئەڵێ وەرە بتبم بۆ فلان شوێن یەکی ئەڵێ فلان یعنی من نەخۆشم هەبوو مرافقی لەگەڵا بۆ هەر لە بەردەمی ناوتی وڵا دراوسەیەکمان وا بوو فەقیرە شەژ مناڵی هەبوو مرد بەسەریەوە یعنی ئەمە پاڵپشتی دەرونی نییە ڕاستە تۆ لە دڵسۆزیە لەوانی ئەم قسەیە بکەیت لەبەرەوە ئەم پاڵپشتی بەڵێ زۆر گرنگە بە تایبەتی خانمان ئەگەر هاوسەریان بێ هاوسەرەکانیان ئەگەر نیان بێ کە سوکاری نزیکی باوکیان دایکیان برایان خوشکیان نابێت تۆ خانمێک شووی نەکردو بڵێ تەواوەوەی ترژیانە تەواو بوو لەبەرەوەی تووشی شەربەنجێک نەشووەکەیت و نەمناڵە بێ ئەمە ڕێگە نییە سەر لە نەخۆشەکە تێک ئێن ڕێگەکانی لێ ئەگرن وای لێن نەخۆشەکە لە جیاتی ئەوەی هەست بە قووەت کە هەست بە زەعیف بوون ئەکات و تەسلیم ئەبێ لەبەرەوە دایمە پێیان ئەڵێن پاڵپشتی بکەن ئێمە لەخوا بزەبێت زۆر بەمان ئیمانێکی بە قووتمان هەیە بەخوای گەورە ئیمانمان بە قەزا و قەدەر هەیە لەو باوەڕێدان خوای گەورە نەخۆشی ناردو چارەسەریشی ناردو چارەسەرەکانیش دیارە و ڕێگەیەکی ئاسانە پیا ئەڕۆی وردە ڕاستە پش و درێژی ئەوێ بەڵام پیاڕۆی پاڵپشتە دەرونیەکان زۆر گرنگە بۆ بەرگری نەخۆشەکە یعنی ئەو نەخۆشانی ئەو بەڵێ یعنی ئەو نەخۆشانی کە دیقەتمان ناو خێزانەکانیان پاڵپشتێکی دروست و ڕێک و پێک و تونند و تۆڵیان هەیە لەگەڵ و سەری لێ تێگنان زۆر بە ئاسانی ئیشەکانیان ئەڕوا چاکە بنەوە بەڵام ئەو نەخۆشەکە هەرێکی قسەیەکە سەرگردانە بێ تا زەرعێکی لەوروی 5-6 مانگی پێچێت تا ئەڵێ ئەم نەشتەرگەریە جاریەوە بە لە نەشتەرگەریە خەریکە بنج وەرەگرێ پەشیمانیان کردوتەوە لە نەشتەرگەریەکەی کەمە ڕێگەیەکی دروست نییە تۆ ڕاستە پاڵپشتی بکە شتێکی باش دەزانی بیڵێ بەڵام قسەی ئەخیر بۆ نەخۆشەکە ئەبێ لێگەڕی بۆ ئەگەر مێردیە بۆ مێردەکەی بۆ کە سوکارەکەی حتا من ئەڵم ئەبێ نەخۆش قەرار بە خۆی قەرار بە چ جۆرە چارەسەری گوێ لە دکتۆرەکەی بگرێ ئەوەی باشە بۆ ئەو هەڵی بژێرن دکتۆرە کۆتا پێشکەوتنەکان لە چارەسەری شەرپەنجەی مەمکاچین لەم ساڵانەی دواتوە زۆرمان هەیە لەوانەیە هەنێکی نەگەیشت بێتە ئێرە طبعا نەبوونیان لێرە معنایەوە نیە ئیتر ئێمە چارەسەرمان پێ ناکرێ بەڵام پێشکەوتن لە بەردەوامە و خۆشبەختانە لێرەش زۆر لە هەوڵدان کە هەموو ئەم پێشکەوتانە بێت ئێمە چارەسەرمان هەیە بە هەندێک حاڵەتمان هەیە بە لەیزەر ئەکرێ هەندێک حاڵەتمان هەیە ئەڵێ بە بەستنی ئەو بەسەر فریزکردنی ئەو گرەیە ئیتر تا چەند سەرکەوتو ڕێگەی تریشمان هەیە یان ناوە لە ساڵانی دوایە لیتی ئەگەین نەچمە تەفاسەری بۆی نەخۆش تووشی دڵڕاوکێنە بێ دوایان کەوێت و مەسرەفێکی زۆر کە خۆی و خانەوادەکەی بخاتە ژێر بارێکی دەرونی زۆر ناڕەحەت و ئابووری ناڕەحەتەوە بۆی بڵێ ئیلا ئەچم ئەوە ئەکەم نەبوونی ئەمانەش معنیەوەنی کە چارەسەر ناکرێت کە لێرە چارەسەری نییە بەڵام بە بەردەوام لە پێشکەوتنای و پزیشکەکانمان خۆشبەختانە زۆر پێیان ئاگایان لەم پێشکەوتانە هەیە دکتۆرە کۆتا ڕەنمایی و چیە سەبارەت بە هۆشیاری شەرپەنجەی مەمک و پشکنینی خود لەلایەن خانمانەوە هەروەکو باسمان کرد لە ماڵەوە دەست بکەن بە پشکنینی خۆیان لە هەموو تەمێنێکات توانن دەست پێکەن بە تایبەتیەوانی کە شووەکەن چکە وردەوردەیتر دەست بە گۆڕانکاری ئەبێ دوای ئەوە پێویستان پێبوو سەردانی سنتەرەکانی مەمکەکەن سەردانی پزیشکێکی تایبەتی نەخۆشیەکانی مەمکەکەن و بەوردی گوێ لە پزیشکەکانتان بگرن سەر لە خۆتان تێکمێن هەرچێکیان پێتن بیکەن مانای وەرگرتنی نمونەمانیاوێ لە ساسە تۆ شەرپەنجەت هەیە لەبەرەوە لێی مەترسە بەرەو ڕووی بڕۆ نەتیجەکەی هەرچێک بێت تا زووتر دەستنیشان بکرێ چارەسەرکردنەکەی ئاسانترە و دەرەنجامەکەی بۆ تۆ باشترە و بۆ خانەوادەکەشە باشترە زۆر سپاس دکتۆرە گیان بۆ زانیاریەکان و زۆر سپاس بۆ خزمەتەی پێشکەشی خانمانەکەی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس کە تا سەبینەر و سەرمان بوون تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست